قەسەی پێنجوێن کەبابخانەیەکی هێندەی شوێنێکی گەشتیاری گەشتیار بۆ قەزاکە ڕادەکێشێت. وەسا ئەحمەدی خاوەن ئەم کەبابخانەیە نێنی کەبابە گەرم و بەتامەکەی دەگەڕێنێتەوە بۆ ئەزمونە زۆرەکەی لەم کارەدا هەیەی. لەگەڵ ئەوەشدا گۆشتی مەڕ و بەرخ بەکاردێنێت. وەسا دەڵێت هیچ کڕیارێک باگلەیەوە کەبابخانەکەی جێنێشتووە. گۆشتی تری تێ ناکەم، هی خراپی تێ ناکەم، ئەو نەخراپی تێکەم هەمی خواگەیوالی پێویست بە هیچ نا. 6 کەبابم 1 کیلۆیە، ئەوەتە بیکێش درێخی ناکەم. شکول لە 79 کەبابخانەم هەیە تا ئیسێ درەخیم نەکردووە لەخوا بەزیابێ، هەموو کەس ڕووم تێیەکە. جگە لە پێنجوێنیەکان هاوڵاتیان لە شارەکانی دیکەوە دێن ئەم کەبابخانەیەوە، دەڵێن کاتێک دینەم شارەوە پەرۆشین بۆ خواردنی ژەمێکی چەور و تایبەتی کەبابخانەکەی وەسا ئەحمەد و پێشنیاز بۆ دۆست و خزمانیشان دەکەن بۆ خواردنی ژەمێکی لەبیر نەکراو سەردانی پێنجوێن بکەن. تام و چێژێک و لەنگەتێکی تایبەتی هەیە. من بۆ خۆم شەخصی خۆم کە دێم بە دوای خزمان و خۆشەویستانی ئێرانە هەموو کاتێک ئەگەر لەو لاوە پریاکەوین لێرەوە لە گەڕانەوەیە پریاکەوین هەر لاین بە تایبەتی پێم وابێ خەڵکی سلێمانی خەڵکی پێنجوێن بانە مەریوان ئەمانە هەم لە ڕووی نرخەوە هەم لە ڕووی خۆشی تام و چێژێکی تایبەتی هەیە ژیناخۆ لە هەرێمی کوردستانە ماشەڵڵا کەبابخانە گۆرە. پێنجوێن بەهۆی هاوسنوودی لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستاندا بوونی مەرزی بازرگانیەوە خەڵکانێکی زۆر ڕۆژانە بەم شارەدا تێدەپەڕن و بەهۆی بیستنی ناوبانگی ئەم کەبابەوە ماندووبوونی ڕێگا بە خواردنی کەبابەوە لەبیر دەکەن. کڕیاران تەنها لە تامەکەی ڕازی نین بەڵکو بامان شێوەش لا نرخەکەشی ڕازی. لە قەزای ساخۆم چی ڕاڕێن پێێتە پێنجوێنیان خزمەتیان پێوان پیاوە کەبابەکەی بە ناوبانگ و خۆشە ئیتر هەژڕاڕێم پێێتە پێنجوێن بۆ نانخواردن ئێمە خزمەتی کاک ئەحمەد بەڕاستی کەبابەکەی تام و چێژی جیاوازە لەناو هەموو خەڵکا ئەوەی کە ڕاخوارد بێتی تر ئەزانێکە کەبابەکەی بای چێنێ چۆنە. حاجی ئەحمەد لە دوکانە بچووکەکەیەوە کەبابە قەبارە گەورەکەی ئامادە دەکات و هاوکارەکانیژی تەنها کوڕەکانیەتی. ئەو دەڵێت دەوێت ئەم پیشەیە بامان جیاوازیەوە بۆ کوڕەکانی و لە کوڕەکانیەوە بۆ نەوەکانی بگوازێتەوە. لە ڕابردوودا کاتێک گوێت لە ناوی پێنجوێن دەبوو ڕاستەخۆ بیرت بۆ کەشوە ساردەکەی و ناوچە گەشتیارەکانی دەچوو. بەڵام لە ئێستادا بەهۆی کەبابە تایبەتەکەی حاجی ئەحمەدەوە لەگەڵ ناوی پێنجوێن باس لەم کەبابە جیاواز و بەتامە دەکرێت. سوەی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای پێنجوێن.